پزیشکی فاروق چاودێری پزیشکی بێوێنە. بەخێربێن بۆ شاری پزیشکی فاروق. من دکتۆر سێنەر سامان تاڵەبانی پسپۆری نەخۆشیەکانی پێست لە شاری پزیشکی فاروق. ماجستێرم هەیە لە زانکۆی هێرتفۆردشایری بریتانی لە لەندەن لە چارەسەرکردنی نەخۆشیەکانی پێست، ئەندامی ئەکادیمی ئەمریکیم بۆ جوانکاری. ئێمە لە بەشی پێستە هەموو نەخۆشیەکانی پێست ئەبینین، هەموو نەخۆشیەکانی نینۆک و هەموو نەخۆشیەکانی قژ و ڕوتانەوەی قژ و زیادبوونی مو و لە عینەن کاتا لە بیوتی کلینیکا لە بەشی جوانکاری بەشی لەیزەرمان هەیە و بەشی پرۆسیجەرمان هەیە. لە بەشی لەیزەرە جیهازی لومینەسی ئەمریکیمان هەیە بۆ لابردنی مو کە دایۆد لەیزەرەدا و جیهازی CO2مان هەیە بۆ لابردنی پەڵا و لە عینەن کاتا جیهازی لەیزەری ساردمان هەیە بۆ دابەزینی چەوری بەبێ نەشتەرگری. لە عینەن کاتا فیلەر ئەکەین لە بەشی پرۆسیجەرە بۆ ئەستورکردنی لێ و ئەستورکردنی ڕوومەت، بۆتۆکسەکەین بۆ لابردنی چرچی دەموچاو و پلازما ئەکەین بۆ قژ، بۆ گەڕانەوەی قژ و بۆ جوانکردنەوە و تازەکردنەوەی پێست و تەقشیری کیمیایی ئەکەین. خەتی ئاڵتۆنیمان هەیە عینەن بۆ لابردنی چرچی دەموچاو. زۆربەی پرۆسیجەرەکان ئەکەین و چارەسەری نەخۆشەکەین وەکو ئاستی دەوڵەتە پێشکەوتۆکان. شاری پزیشکی فاروق چاودێری پزیشکی بێوێنە.